کەمانە و گلەیە سەربەرەکانی و مەجلسی بەنە جوانی و بە گرمە و ئی گلەیاوە ژەنی نامەمەڵا مەسانە مانا وەشەویسی مەزانە پەیوەنی مەپێکە پەیام مەکیانە شۆخێ بەش ئاردۆ دەنگێ تاواچ هەر بەشمەگن و پاڵەوانە کامێڵانی ژەنی تۆمەتبارە کردی بە نەزانی دەیسا بەربارە پەمە و ئاگوشە تا بیاون و تەنەکە چێژ بە چێشە ئێمە مزانمێ سۆ وەشە سیایی نامێ فریج موانمێ بە نەنویسیایی ئانە شمەندێ و شمەماناندێ کە ماناو کردا وێتا مەزاند شمێ و بە ترێشتەی ژەنگی و پویاتە لاشەما تاژدێ بە پاویراتە بە دواردی کولی خەندێما بەردێ ڕاو لەنجامانەکی یارەمین کردێ ئێتر کەی مافوئی بەزمیتانە بەیدێ و بزیێدێ بە تیروتانە شمێ و کە وەرم و تۆمەتاویندێ کردێ ماچەنی لەعنەتا بیندێ ناسکی ماملێدێ پاڵ و شەیتانی خاڵێ ما کردێ قوچی قوربانی سەد شێوە تۆمێ هەینایاشاندێ بەجەم هەڕەشێ پێشدێ و کیاندێ بە تیرە ژارا پێکدێ شاڵیما کەڵبەڵا کردێ ڕۆ ئازادیما ئیتر کەی ماف و ئی باساتانە کەی ماف و ئاردەی ئی گلەیەتان ئێمە هەر زوۆن یاوێن مێتانە مزانمێ چند و چوونی نابارتانە فێرن مێچەنی بێمە دۆر تاوری یاساکا وێ تا دەیمێ گشت تاوری ئێمە دادگا شمە ساختانە هیچی نەکردە چێ و ماخەتانە هەسێ ما کفری ئیمان بەرێنێ هەرەز ئاسێنێ و کاولکەرێنێ خاڵێ ما جەردێ و خیانەتکارێنێ جەڕابەرێنێ و خەتابارێنێ قسێ دڵی ما قسێ سەرانە کەی و کێ میار و پێکیۆنەپانە دادگێنە ئێمە داڵی ما مەشە جرمی ناکردە جەزا ما بەشە ئێمە لاشمۆ وێمان نیەنمێ واڵێ ئیلیەنمێ و ژەنەوە ئەویەنمێ ناموسی یۆی و حەیا و یۆ تەری ئاز و ئیلی تاو تەماو یۆ تەری گر کارێ و کردی چەند بەسێ بیمێ کڕ و کۆر و کاس دەم بەسێ بیمێ تاشمە کاری ویرا تا کریا بارێ لارێ تا ئۆ منزڵ بریا ژمەکە ئینە ویر و ڕاتانە کەی ماف و ئاگرد گلەیاتانە شمەکەی مشی و پەیپانەی بەردێ دۆرێ ئاویرا لەوێ وێردێ تاکەی ئی وەزعێ ئەزەلی زاندێ ئایێ ئەبەڵیش باڵاوری واندێ ئینە هەمزاڵ و بەشەری نامان ئینە لە ڕاوە پێچیانە دامان تاریخ مرمان و دۆرانێ جبیێنێ شۆنەمێ ئینەی هیچ لێو نەبیێ چاگە ژەن و پیا چون یۆ بە یەکسان لۆسە و ژیوای شابەردێ نەبەشن ئاڕوە کتفاق جەمبیۆیانە ئازێ قەڵش کشت تەمەزیانە پاڵ و نەزانی و دیارگەی کۆریەنە سەیە و سێکۆت و تنی و زۆریەنە چاڵێ بە کنیا و گر کۆتی میشەنە زیندانێ و ساز بی و گرد بەسی میشن شان و ملی پان بە سوخرە گیریا جیایی ئامانە و کۆمالت کریا تا ئاوەکەیە کەیە و سرشتی بێ نەهنە و زەڕی و نەهنە و بڕشتی بێ کەیە و گردی ماکەیە و ژیوای بێ دوورەجە مەکر و ڕاوڕیای بێ ئاوەزعی یاسێ کە یەکیش فاڕێ گەڕێژ ئاردێنە و ڕاستیش گرماڕێ چاوەختۆ ئیتر دۆر سەر و دۆری ژمە ئانەتا ئارد تاریخۆری ئیسە ئاڵ بەشمە ڕاکا منیورە دەسوورێ ماڕ و قاڵبێ مجوورە وشتا کردندش بەردەی یاساکە ئاڵێ ماراتا و ئاڵێ بەرات قانونی چێشی کۆڵێ و هەر گەڕێ دەرهەق بە ئێمە سەرجەم هەر شەڕێ یاسێ کە چەنی سرشتی نەبا ڕاو ژیوای گێرا و بەنەش با بەڵا ئی وەزعێ جەشمە دووە دیمش سازان دیمێ و ئاشکرا و دیمی وی نەهان
ئانا کردندش بە دووەڕەنگی چەنی دووەڕەنگا بیندی هامسەنگی پەرچینی بیندێ و ملدی گەرشانە حەسارێ کێشدێ و پردێ سەرشانە جەلێوە داوا و دیلیما کردێ لێوتەرۆ گلەیە زویریما کرد جەلێوە کەیلێ ناموس پارێزی لێوتەرۆ پەرجە یاساگوریزی باسێنە لۆمە و دیایما کردێ نەوێنە خوڵکە و نیگایما کرد بە یاسێ ڕێما تێغاژین کردێ بە ئاواز ماژدێ بەیدی ویردی دوو بلمراڵی مشی و چێژ بوونە ئەر ئینە نیا و ئینە نەبوونە جا ئەر ئاویرێ زەمانێ و ڕبێ و تاوێنێ بڕسا و بەرکەرا سەرێ و ئار و دۆرێ و تەر دۆرانێ و تەرا چەنی شابیەی هەر دەردیسە ئێمە چون شمە هەر ئینسانین مێ نە زاییفین مێ و نە نەزانین مێ کابرا دەمژبی بە تەڵەی تەقیا جەدەم کۆت و ورتەش چۆنەزیێ پێشکەشتەوە سیامەند هۆرامی ڕۆژ 16 نوامبر و 2014